بەخێر بن یاخوا خۆم ئامادەکرۆ بۆ بەرنامە بەڵام ئەمڕۆ ڕێک بووم بەفرین بەدەست ئەمانەوە نە ئەم مەنجەڵم بۆ پابێتەوە نە پیاڵەکانیشم بۆ ڕوو نەبێتەوە بەڵام ئیشەڵا زۆرم پێ ناچێت بامە تاواوکەمەڕۆ ماشەڵام دیمەنخانە شەنە ڤیدیۆدانەی ڕێگەڵی بۆ تۆی دروست کردووە جا دیمەنخان ڤیدیۆ زۆر تایبەت بڵاوە کاتەوە کۆمەڵێک ئامۆژگاری و ڕێنمایی تایبەت بە ناومەڵ بۆ خانمانی کاوان بۆ ئەوی کە سوودی لێ ببین لە ڕۆژانەدا من ئەمەوێ لە بەرنامەی ئەم جارەدا سەردانی خات و دیمەن بکەم و بچم بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام سەرەتا بە کارەکانم تەواو بکەم. دیمەن حەماعەوڵا محەممەد خات و دیمەن خەڵکی شاری هەڵەبجەی شەهیدە و لە دایکبووی ساڵی 1970 ئەو خوێندنی لە زانکۆی سلێمانی بەشی یاسا تەواو کردووە و ئێستا وەک مافەروەر کار دەکات. خات و دیمەن توانیوێتی بەهۆی دەستڕەنگینی خۆیەوە تەنها لە نێو ماڵەکەی خۆیدا لە ڕێگەی بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆکانەوە ببێتە سەرچاوی ئیلهام بەخش و هۆکارێک بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە ڕۆژانە تووشی خانمان دەبێت لە کاتی ماڵداری و کابانی ماڵدا. خات و دیمەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر چالاکە و لە ڕێگەی ڤیدیۆکانەوە هەوڵ دەدات شێوازی بەڕێوەبردنی ماڵ و چارەسەرکردنی گرفتەکانی خانمان بڵاو بکاتەوە. ئەتوانن سوود لە ڤیدیۆکانی خات و دیمەن ببینن چونکە بەڕاستی ئەو هەندێک لەو گرفتانە چارەسەر دەکات کە ڕۆژانە تووشی زۆربەی خانمان دەبێت. سڵاوتان لێ بە بەیانێ زووە هاتوومە تا پارێزگا جوانەکەی هەڵەبجە بۆی کە دیمەنخانتان ببناسێنم. من پێشتر لەگەڵ دیمەنخان قسەم کردووە هیوادارم خەبەری ببێتەوە حاضر بووە باوێکەوە سەردانێکی دیمەنخان بکەین. جایان بە لە سەردانکردنەکەمانە زۆرمان پێچوو هەرچەناڵن هەڵەبجە شارێکی بچووکە بەڵام ماشەڵڵا زۆر گەورەیە کاتێکی زۆری ویست تا ماڵی دیمەنخانمان دۆزیەوە. السلام عليكم خات دیمەن باشی تەندروستی باشە ئەمڕۆ عەزێتمان نایتە زۆر هەڵوانسانی سپاس دەکەم خات دیمەن هەنێکم ماوە جا نازانم حلی لایە بۆم خۆشێکم سووتان و بزانم چاوێت ڤیدیۆیەکمان هەیە پێم وابێ ئەگەر بینی بێتە ڤیدیۆکە ئەوەیە ئەبێ شوێنی فەرشەکە هەڵبێنی ئەگەر زۆر گەورە بێ ئەو کات ئیتر ئەتوانی حلەکیتەوە بۆی لامانە ینی شوێنەکەی کە هەڵەهێنا ئەو کاتە ئەتوانی ئەگەر پارچەی بڕاوت هەبێ لە شوێنی کە هەت بێ زیایە توانی بخیتە شوێنەکە بە چەست بخیتەوە شوێنی خۆی ئەو کێشەشمانە هەل بوو ئەو کاتەیتر هیچ وەکوە بێ فەرشەکە و لۆکۆ هیچ زۆر باشە من زۆر خۆشحاڵم کاتەوە دەستکەین بە دیداری ڕۆمان و بێکەوە کاتێکی باش بەسەر چاو مادەم پێشتریش ئاگادار بووم کەیەن ڕانی بەیانیمان ئامادەیە بە تایبەت بەس بۆ خۆم ینی لەگەڵ جەنابوو پێکەوە سپاس دەکەم دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێ عادەتمان نایبم بەیانیەش خۆ بەخێر بێن هەمیشە سفرەخواانە ڕەنگا و ڕەنگە وەکو ئەوی کە بینیومانە سپاس دەکەم بژیت خات و دیمەن با بۆ دەست پێ بکەین زانین خات دیمەن چۆنە تەندروستی باشە دەکەم سەلامەت بین لەخوا چەند منداڵت هەیە؟ 3 منداڵم هەیە 2 کوڕۆ کچێکم هەیە کوڕەکەم لە
گەورەکەم لە 3 ناوەندیە کچەکەشم لە 5 و کوڕەکەشم لە 3 بچووکەکە یانی بچێکی ماڵ خۆی گەورەتە من درێژیانکە سەلامەتی ئەی باشە پێم بڵێ چی حازرکردبوون ئەمە نانی بەیانی کە خۆمی عاشقی نانی بەیانیم کەوەی بزان بینەرەکانیش مەمنازم کە هیوایەتم نانی بەیانی کاتە منژێکی ملاشقای نەنی زۆر باشە خوا بەخێوێ بە تایبەتی وتم مادەم میوانیشم هەیە خۆم نانی بەیانیم نەخوارد چاوەڕێی میوانەکەم بووم مناڵم بەڕێ کرد و نانی بەیانیم پێیان بۆ قوتابخانە ئیترماینەوە خۆم خۆ بەیەکەوە ئیسراحەت نانیکە بەیانی بخۆم کاتە گرنگێکی زۆر بەنانی بەیانی من خۆم زۆر چکە هیوایەتمان بەڕاستی یعنی بەس ئەو ڕۆژە کە نانی بەیانی بخۆم ئیتر تایوارە گەر شتێکی زۆر بەسیتیش بخۆم گەم لێ نییە بەس لەبەرەوەی نانی بەیانی بە تێرتەسەری یعنی باشە ڕازاندنەوەی نانی بەیانی بۆ شێوازە ئەمە چاوم چێژێکی تر نابەخشێ بە خوانەکەت ئەوەی کە زیاتر ئیشتیها بکاتەوە هەم تەندروستێکی باشتریشە هەبێت خۆی نانی بەیانی ئەگەر ئەوانی زیاتر هیچ لەسەر جیم و لە شولاریەکەن نانی بەیانی شتێکە لەوانەی هەر قەڵەوی بەیشەوێت کەشە پێی زیێناکە ئەجا منیش ڕاستەکەی لە هەموو ژەمەکانە دەم ئەپارێزم بەڵام لە نانی بەیانیە گەڵێ پاشایانە بادەم تەندروستە و کێشێنیەوە دڵنیا بە نابێ دەست بەرداریشی بین خەت و دیمان باسێک لە خێزانەکەت بکەی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی کاروباری ناوماڵ و کاروباری تر وەڵی من خاون وەزیفەم بزان ئیش و کارم هەیە لە دەرەوە ماڵەوەش ڕاستەکەی هەموو ڕۆژەکەم سەرقاڵم ئیتر بەیانیان ئەوە هیچ لە دەوامم بەس ئەوەیە بەیانیان زۆر زوو هەڵەسم مناڵەکانم ئامادەیە کە مەگەنیوە ڕوان بن شتەکانیان بۆ حاضرەکەم کە زۆر جار فریان ناکەوم خۆیانە بێ خۆیان بڕۆن بۆ داوام ئیتر ئەوەی کە ئیشی کاری دەوامی هەبێ ئەزانێتت ژیانی خاتونی دەوامدار ئەبێت چۆن بێ جا بەڵام ئەو ڕۆژانەی کە لە هینام لە ماڵەوەم تەکە مناڵەکانم بەڕێ کرد دوای ئەوە سەر نانی بەیانی جارە خۆم و خۆم دایتر شەڵا دەستەکەم بە ئیشوکارێکی ئاوا پێش دەوام ئیشوکاری ماڵ ئەەکەم ئەوەی زەڕوریات بێ و دوای ئەوە دەوام باشە دامەکەت چییە چی تاو کردووەکەم خۆی زانکۆی سلێمانی تاو کردووە یاسا بەشی یاسا دواتر ئێستا لە کاروباری کۆمەڵایەتی لە بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی لە بەشی یاسا وەزیفەم هەیە و ئیشەکەم یاسا حەزی خۆ بوو وەڵایی وەکو حەزم لێی بوو تقریبەن بەس ئیتر دوای ئەوە ڕاستەکەی من بەهۆی زەواج و ئیش و کاری ماڵ حەزم لە ئیشی پارێزەری هەبوو بوو مدەیەکی شەر کردم دوو بۆ ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵ ئیشی پارێزەریشم کرد بەڵام دوایەوە ئیتر سەرقاڵ بووم بە مناڵ و دەوام و خۆی ئیشی پارێزەریش ئیشێکی تۆ مەشغەڵەتی تایە دەوامەکە تۆ ئەتوانی مەسەن ساعاتی دیاری کراوە ئەتوانی لە کاتی دیاریکراوی خۆتا بە پێی بەرنامە بیتەوە بەڵام پارێزەری هیچ بەرنامەیەکی نییە یعنی ئیتر کە ڕۆشتی نازانی ئیش و کارەکە و چۆن و چۆنیەتە پێشەوە بۆی ئەوە بەڕاستی کاتێکی زۆری ئەوێ باشە کاتەکانت چۆن دابەشەکەی چۆن تەرخانێکی بۆ بووی کە تۆ هەم دەوامت هەیە ڕۆژانە هەم ئەبێ کار و ماڵی ناوماڵ بکەی هەم لە سۆشیال میدیایە ناوبانگێکت هەیە ئەمانە چۆن ڕێکەکەی ڕۆژانە سۆشیال میدیاێکێکە لەوانەیە کاتی زۆری ئەوێ فعلەن تۆ کەسێکی دایمە بێ موبایل دایمەنا بەس ئیتر بێ زۆرترین کات موبایلە بەدەستەوە بێ بە تایبەتی من ستۆری ڕۆژانە واقعی ژیانی خۆمە گوازمەوە یعنی بۆ بینەر ئەتیادی هەر ڕۆژانە چۆن مەژغوڵە بم بە قاپشتنێکەوە یا بە حازرکردنی خوانی بەیانیەوە یا هەر وەختەیە بە گسکدانی ناوماڵەکە ستۆریەکەم کە بینەر زۆر بەوە دڵخۆشە یعنی زۆرجار هەنە خان مەڵێن ئێمە بەوە وزەیەک ینی وزەیەک ئەمانگرێ ئەنرژیەکە هەستین بەدەمی شوکارەکانمانەوە ئەی ستۆری ڕۆژانەکانیشم نەخوا بەزێ بە کۆمەڵی بینەری باشی هەیە کە هەمووی لێ ڕازیە و ئیتر ئەو ستۆریانش هیچ کاتی من ئەکوژەیە بەڵام لەگەڵەوە جانێکی یا بە سۆشیال میدیاکەت بە ژیانت بۆی کە شتێک پێشکردی بە کەسانی تر من ئاڵم ستۆریەکانی ڕۆژانەشم بۆ خۆی کۆمەڵێک فێرکاریتیایە کۆمەڵێک هەر هێزی وزەی پۆزەتیڤیتیایە بۆ بینەریە گوازیتەوە زۆرجار هەنە کێشەشی تایە ڕۆژانە مەسەن شەڕ و شتی مناڵەکانم تەنیا لەوەشە گوازمەوە زۆر بە واقعی یعنی بەبێت تەمسیل ئەوە نیە مەسەن ئامادەکاریەکی تیاابێ زۆرجار شپرزی ماڵەکەشم تەنانە یعنی وەختەیە کە ماڵ شپرز بووە و پژاوە بۆی کە یعنی هەنێک هەیەوە پرسەوت بۆچی دایمە ماڵەوە پاکەتەوە یعنی ئەوەشە گوازمەوە کە ماڵ بەڕاستی هەر هەمیشە پاک نییە بە تایبەتی ماڵێک کە مناڵی تیاوێ هەمیشە پاک نییە
بۆیە زۆر ئەوە بە واقعەیە گوازمەوە کە ماڵی من هیچ بۆی هێش پرس بێ کاتە ئێمە ئەو هەمە کۆتایی پێهێنین لێرە کاو بزانین ژیانی سوۆسیال میدیا تەنها خەیاڵیە یاخود شتێکی ناڕاستە تەنها لایەنە جوانەکەی پیشان ژیانی هەرێکێکمان هەردوو دیوەکەی تایە من زۆر جار ئەوە ناڵم کە ئەو نە بە واقعی شتەکانە گوازمەوە یعنی ئێستا و خوانە کە هینی ئەەکەم ئاوە ڕازاندومەتەوە زۆر جار دواییش پرزیەکەشی پیشانەیەم یعنی پشتی کامێرا پیشانەیەم کە هەنێ شت هەیە بە واقعی بیبینی یعنی هەنێ ئەوەیە وەکو فیلمە تورکیەکان هەموو ژیان ئاوانی ڕێک و پێک و پێکێشە و ئیتر ئەوەیە شتەکانم بەڕاستی واقعا و زۆر ئەچێتە ناخی بینەرەوە یعنی بینەر ئێستا هەموو شتەکانی من نەزانێ یعنی ئەوە بە واقعی لە ناو ژیانی منایە شتەکانە دوازێتەوە بەڵام زۆری سوودیان لێ وەرگرتووە خاتو دیمە من حەزەکەم ئەو دوایی بەسێوەتەسەلی باشە بکەین بەڵام پێشەوە پێم بڵێ تا چەندێک کاتە تەرخان کرد بۆ مناڵەکانە ئەوان لێ ڕازین ناڵێن تۆ ببوونی ئەم کاروبارەتەوە ئێمە ئەنی ئێمە وەلا ناوە شتێکی تۆ کەسێک مۆبایل زۆر بگری بێتەسەوە بە تاکید خۆی لە کاتی ماڵ و مناڵی ئەبێ بۆ بگریتەوە هینکەی تەرخانیکەی بۆ سوۆسیال میدیاکە بەس ئیتر هەوڵێ ئێمە کاتی ئەوەش بم بە مناڵ ڕاستەکەی من ئێستا هینیان هەیە دەرس و دەوام و سعی پێکردنیان هەموو لە ئەستۆی خۆمایە یعنی ئەوەش لە خوا بەزیابێ ئەوەشم هین نەکردووە ئەی تا چەندێک پاڵپشت یعنی لەخوا بەزیابێ ئێستا شکر لە قوتابخانەیە کچەکەم یەکێک لە یەکەمەکان لە ڕیزی یەکەمەکانایە کوڕەکەشم زۆر زۆر باشە لەخوا بەزیابێ ئیتر یعنی ئاستی هینیان دەرس و دەوریان مهمال نەکردو بە تایبەت یەکێک لەو شتانەیش کە یعنی ئەوە ئەڵەم ژیانم واقعا زۆر جار ئەو یاریش کەیکەین یعنی ئەوە کاتیان بۆ تەرخانەکەم کە یاریش بکەین زۆر جار یاریەکانیش ئەگازمەوە بە مۆبایل کە ئەوەش بۆ خۆی پەیامێ بێ بۆ دایک کە مناڵیش بەڕاستی پێویستی بۆ کات مناڵەکان خۆیان پێیان خۆشە کە ئاها دایکیان بەم شێوازە ئەبین دوێ یاخود کە بەشدارە بن لە ڤیدیۆکانان لەگەڵتا زۆر جار ڕەخنەگەر لەسەرەوەی کە هەنێ شت هەیە مناڵ پێی خۆشی هەنێ کەس بیزانێ ئەوە ناگوازمەوە بەس ئەو شتانەی کە بزانم خۆی پێی خۆشە ئایگوازمەوە ئەرەوەڵام ئەکەمە ستۆریەوە و زۆر جارێتر یعنی شتەکانەوە نەواقعە شەڕەکانیشیان تەنانەت وەختەیە کە شەڕەکەن پێکەوە هینیانەکەم ستۆریەکەم بۆی کە بزان ئێتر لە هەموو ماڵێکیشە هەیە شەڕی خوشک و برا و مناڵ شتەکان ئەوەیە تۆ بە بزانی یعنی وا بە بینەر بکەی کە بزانێت توش ئەوە کەسێکی واقعیت ئیتر بزانێت کە ژیانی توش عینەن ئەوە یعنی شتێکی تیانی من جیاواز بم شتێکی تیابێ کە کابرا دڵی لە خۆیدا بمێنێ کە بەڕاستی ئەمە ژیانی ئەو چەند پرفێکتە چەند تێر و تەواوە هەموو نەقسەکانی شەگوازمەوە لەگەڵ ئەوە شاکە جوانیەکانی شەگوازمەوە باشە تا چەندێک پاڵپشتن هەر بنمە هاوسەرەکە و کە ڕەنگە ڕوڵەکی گرنگی لە ژیانی دیمەنخانە هەبێ تا چەندێک پاڵپشتە لەوەی کە تۆ هەم کاری دەرەوەکەی هەم سوۆسیال میدیا هەم کابانێکی باشی ماڵیشی وەڵای لەخوا بەزیادە هاوسەرم باشە بۆ هاوکاری بە تایبەتی بۆ مناڵەکان زۆر جار بۆ بەڕێکردنی مناڵەکان بەیانیان بنووسن بەنای تۆ بەیانیا وقتیا سێ مناڵ بەڕێکەی زەحمەتەیە بێ جارتانی پێ هەرسێکیان بکەین لەوانەیە زۆر هاوکارمە بۆ سوۆسیال میدیاش خۆی یەکشت بڵێ من ئێستا هینی ئەوەی لە هەڵەبجە کەمێک پەیوەندی کۆمەڵایەتەکانی کەمە بەهێزترە چاوهەنێ شاری ترە کەمێک خەڵک پێی هەزم ناکرا مۆزاییەوەی کە تۆ بۆچی ئەوە شتەکانەوەە بەرچاوی کامێراوەیە و ئەوە ئیگوازیتەوە ینی کاتەم هەرە تا دەستپێکی تۆ بۆ خەڵک ڕەنگە تا ڕادێک نامە بێ وایە ئێستش تا ڕادێش نامۆیە ینی هەنێ شت هەیە زۆر جار هاوسەرم ئەڵێ فلانە ڕە هاوڕێم ئەوەی وتیە ئەوە تا ینی پێویست ناکە هەنێشتمان هەیە خەڵک بیزانێ خۆی بتەوێت ئەوەی کە ئەیبینێ ژیان هەموو کەسێک کۆمەڵی نهێنی هەرتیایە بەڵام ئەوەی کە من ئەیگوازمەوە شتی زۆر ڕۆتینی ڕۆژانەیە کە لە هەموو ماڵێکا هەیە باش کاتە ئامانج لە ئەو لەو کارانەی دیمەخان چییە باب ئەو بۆ خەڵک ڕوونکەینەوە لێرە ڕاچێک کەسانێک کە ڕخنایان لە دیمەخان گرتی بێ دوجار من کە ئێمە سۆشیال میدیاکە بابەتێکی تۆ بینم و سوودی لێ بینم ئەو کاتە شتێکی ترم بۆ دەرەکەوێت تۆ تەوێت چی بە خەڵک بکەین من جارێ ڤیدۆکانم بە تایبەت ڤیدۆکانم هەمووی کاروباری ماڵە ئاسانکاری ماڵە بە کۆمەڵە خانمی هەنێ خانمەیە مەزم بوون نەک تاڵەجێتە ناو ژیانی هاوسەرگیریەوە کۆمەڵی ئەزمموی نییە من بۆن من ئێستا من
15 ساڵ بێ خەرکی شوکاری ناوماڵم ئەزبوون زیاتر لەوەی کە کەسێک تازە ئەچێتە ناو ژیانی هاوسەرگیریەوە پێویستی بە هەنێ ڕێکاری یعنی بۆچی ئەڵم بۆچی بچێتە ناو هەنێ پەیجی ترەوە کە مەسە پەیجە بیانیەکان بۆچی خانوویەکی کوردیش نەتوانێت ئەو پەیامە سادەکانی ڕۆژانە یعنی هەر پاکردنەوەی شتێک ئەمە لە هی خۆمەوە لە خانوویەکی بە ئەزمموی تری خۆمانەوە وەریگرێ بۆچی یعنی ئەمە پێم وایە ئەمەشەرۆک و کەسانی کە ئەومان توانین ئامادەی ئەومان تایە بتوانین بەس ئیترەوەی ئەگە لە هەنێشت دابڕێ لەخوا بەزیابێ کاردانەوەیکی باشی هەبوو ڤیدۆکانم کۆمەڵی خانم ڕۆژانە مەسجەکە دەستخۆشی کە بەڕاستی سوودی لە بە ڤیدۆکانم وەرگرتووە لەخوا بەزیابێت کە ئەو پەڕی بۆ من دڵخۆشیە ینی هەنێ جار هەیە کاتە لەگەڵەوە شادجێ دەست دیار بووە سپاس بخۆ ڕەنگدانەوە هەبووە لەخوا بەزیابێ هەنێ جار ساردبوونەوە ڕوونتێکا کە یعنی بەبێ هیچ نەفعێکی مادی هەنێشت هەیە ئەیکەم بەس کە دوایی ئەو کاردانەوەی خەڵکی بینم مەسجەکانیان دەستخۆشیەکانیان لێرە تەرجیع مەکاوان بەردەوام بم خات دیمەن پێ چۆنە ناوماڵەکە بگەڕێن خزمەتە فەرموو دیزایانی ناوماڵێک لەو شتانی کە هەم زۆر جوانە هەم زۆر گرنگیشە هەر لە ڕووی دەرونیەوە بۆ ئینسان بۆ خەڵک تۆ چۆن ئەمە ئەگوازیتەوە یاخود چی گۆڕانکارێک لە ماڵەکە تاکەی کە سەرنجڕاکێش بێت خۆی گۆڕانکاری زۆرجار هەنێ ئافرەت وا تێگا لە گۆڕانکاری کە ئیلا ئەبێت تۆ مۆدیلی شتەکان و زۆر ڕۆژانە بڕی بیگۆڕی شتی گران بکڕی بەڵام من هەنێ جار هەنێ بەستۆری یا هەر تەنانەت بە ڤیدۆیەکی دوریدێش هەرێ گۆڕانکاریە گوازمەوە کە تۆ ئەتوانی بە بەسیتترین شت یا هەر بە گۆڕینی بەرگی گۆشەیەک بە گواستنەوەی تابلۆیەک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر یا یەکێک لە تحفیاتەکان و بە شێوێکی کە دانەی تۆ ئەتوانی دیزاینێکی تازە بەخشی یەکێک لەو ڤیدیۆیانی بینی زۆر سەرنجڕاکێژ و باسە لەوا کرد دیزایانی ناوماڵ بەپێی وەرزەکان تۆ چۆن ئەمە ئەکەی ڕەنگە ئەمە پامێک بۆ ببینەران کە من مەرجێت استاقمەکەم بگۆڕم ئەمە گۆڕانکاری بێ لە ماڵە هەندێکتوانی وەرزەکان تەنها توانی لە ڕێی بەرگی گۆشەکانەوە بۆ نمونە من هینی بەرگە گۆشەی پاییزم لا بردو بوو ڕەنگێکی زەر ڕەنگی خەنەیەکان لە گوڵ و لە گۆشە و هەر تەنها لە ڕاخەلێک بەسەر قەنەفەکانە ئەتوانی یعنی وەرزەکە تعبیر لە وەرزەکە بکەی کە ئێستا چ وەرزەکە لە ماڵەکە تا وەرزی پاییز بەڵام وەرزی سستان تۆ پێویستە بە ڕەنگە گەرمەکانە بۆ منە ڕەنگە تۆخەکان ئەو ڕەنگانە واجوان بۆ لە هاوی ناوەرزە گەرمەکان ڕەنگ کراوە پەمەیی ئەو ڕەنگە کاڵانە بەکارهێنی ئیترەتین لە ماڵە هەم دیزاینەکە دروستکەی هەم تعبیر لە وەرزەکانیش بکەیت هەم بە دڵ و دەرونی خۆشت ینی هەست بە بێتاقەتی ناکەی ئەتوانی بۆ شتانەوە تازەیەک خۆت بەخشیتەوە بینەرەکەشە بەبەخشی بۆ شێوەیە ئەو پەیامەگەین بە بینەر کە ئەویش بتوانێت بۆ شتە سادانە گۆڕانکاریی باش دروستکە لە ماڵەکەی دیمەن خان تۆ ڕۆژانە کە کاروباری ناوماڵ ئەەکەی ئەم سەلیق و ئەم کابانی و لەکیەوە وەرگرتووە ئەڵێن ئافرەتان لە دایکیانەوە فێرە بن هەر لە مناڵیەوە تیانە ڕەنایەتەوە لای تۆ ژوا بووە وڵا ئەبێت ئەوە بێ بەس ئیتر بتەوێ ئێستا سۆشیال میدیا خۆی دەورێکی باشی لەوە هەیە یعنی تۆ وەختای بیرۆکە و لە پێیجێکی کەوە ئەتوانین بیرۆکەیەکی سادە بە جۆرێکی کە تۆ توانی وەریگری من ڕاستەکەی خۆی هەر پەیجەکان بەڕاستی بە تایبەتی پەیجە ئێرانەکان زۆر هین بووم یەکێک چۆن سود لەو ئەبینی تۆ ئێمە کوردیوانە دانیشتی شاری هەڵەبجێ شێدی کاتە چۆن سود لەو پێیجە ئێرانیان نبینی وەڵام من ڕاستەکەی چکە مدەی 10 ساڵ لە ئێران ژیاوم کاتە زمانی ژیان فێریوانی کردی ژیانی ینی ئێستا زمانەکەم زۆر باشە زمانی فارسیەکەم لەخوا بەزیابێت پێمەوە هەنێجارە لە کوردیەکەشم باشترە تر یەکێ بە تایبەتی سەرچاوی ڤیدۆکانم من زۆربەی پێیجە ئێرانەکان بەکارێ باش ڕەنگە خەڵکی سەوا تێبگا کە تۆ ئەڵی سەرچاوی ڤیدیۆ ئەوەی کە تۆ بچی یەکسەر هەماشت بێنیتەوە بیکەی تۆ چۆن گۆڕانکاری ئەەکەی ئەتوانی بۆ منە بە زمانێکی تر شتێک بهێنی و بە زمانی کوردی خۆمان بە جوانی بیبەخشیتەوە بە خانمانی تر بەتەکیید خۆی هەنێشت هەیە ڤیدۆ تۆ تەنها فکرەیەکی بەسیتی لێ وەرەگری یا هەر ئەتوانی لە کۆمەڵێک فکرەیە کویکەیتەوە لە یەک بابەتە بە جۆرێک ئەتوانی ئەزمموی خۆشتی تێکەڵ بکەی هەنێجار هەیە هەنێشت هەیە تۆ ناتوانانی هەمووی دەقا و دەق بەکاری وەکو ئەوە بکەی لەوانەیە هەر شتەکە بە واقعیش دەرنەچێ بەڵام هەنێ فکرە هەیە ئەتوانی لەگەڵ ئەزمموی خۆتا تێکەڵی بکەیت و
بیکەی بە باشترین ویدۆ پێشکەشی بینەری بکەیت. باشە سود لە چی ئەبینی کاتێک بۆ نمونە کاروباری ناوماڵ ئەەکەی ئێستا ئێمەی خانمان زۆر جار کێشە و گرفتمان هەیە لە پاکردنەوەی ناوماڵە پەنابێنە بەر مادە کیمیایەکان شتی ناتەن دروست تاان هەناسەمان تۆ بەجارێت تووشی خۆشیستیەکانە بین بۆ هۆیەوە تۆ بەدیل هەیە بۆ ئەمانە من یەکێک زۆربەی ڤیدۆکانم نەگەوە زۆربەی ڤیدۆکانم پەیامی هەر ئەوەم هەیە کە تا ئەتوانی شتە سروشتیەکان بەکاربێنین دوورکەوینەوە لە ماوادە کیمیایانە زۆربەی ڤیدۆکانم هەر لەو ماوادانە بەکارهێنم و پاکردنەوە و بەخوا زیاد سودێکی باش و کاردانەیەکی باشیشی هەبووە بینەرە بەکاری هێناوە یعنی زۆر جار هەموو کەسەکان ڤیدۆیە تەنها بۆ منە پاکردنەوەی قەنەفەیەک بێ یا شتێک بێ ئەوڵێ ئەوە ئەینێرێتەوە بۆم کەەوە من بەوەی تۆ کردومە بۆ بیرۆکەی تۆ کردومە ئەوە هەمووی بۆ خۆی یەک دنیا دەستخۆشیە بۆ من دڵخۆ یان خۆی تەشجیعەکە کە بەردەوام بە شتی تازەیان بۆ وەرگرم شتی تازە بهێنم بۆیان بکەم بە ڤیدۆ لەخوا بەزای بێ ئامانجێکی باشم هێناوەتە دی باشە لەگەڵ ئەوەی کە هەنێک پشتی ناماڵ بڵاوکەیتەوە چیتر بڵاوکەیتەوە بوارەکانی تر چین ئا لە چێژ لێنە نوشتیشە خۆشە باشم ئەویان دەسا خۆشیەکەی تر نازانە بێ خۆی کەسەکەی خوا بێڵێ خواردنیش زیاتر لە ستۆریەکانی ڕۆژانەمە هەر ئاتیادی لە مەطبەخ هینەکەین ئێمە لەسەر بە کامێراکەی خۆم هەر بە مۆبایلەکەی خۆم ئەتیادی هەنێشتی خواردنی ڕۆژانە هەنێ فێرکاریشە گوازمەوەم لە ستۆری ڕۆژانە بە ڤیدۆش هەنێکم هەیە باشە ئەدیمە خان با کەمێک دانیشین و بەداوام بین بە هەنێک لە گفتوگۆکانمان جا ئێستا من ئەوێ بە تایبەتی باسی سۆشیال میدیا ئەتیادی هەر وەڵدار و بەو هەدەفە دابنا ینی شتێکی وام لە پشتەوە نەبوو بڵێم ئێستا بڵم هەر هەدەفیەوە بووە هەر وە خۆ بێتاقەتی خۆم دامنا بەڵام دوایی مەسەن کاردانەوەی هەنێ بینەرمە بینی مەسەن داوای هەنێ شتیان نەکرد زانیاری ئەوەمان بۆ بکە یا ئەتخوا ئەوە پرسیاریان نەکرد وردە وردە لە ڕێ هەنێ پرسیارەوە تەشجیع بووم کە بەڕاستی کە خۆ هەر خۆم مەشغوڵ کردووە با بتوانم سوودم بۆ بینەر هەبێ لەخوا بزابێت وردە وردە دروستەکەی باسم لەوە بۆ بکە من حەزەکەم بۆ ڤیدیۆکیشمان بۆ دروستکەین ئینشەڵڵا وەڵی ڤیدۆکانم هەر بە مۆبایلەکەم هەر بە مۆبایلەکەی دەستی خۆم کەس هەیە بۆ یارمەتی بابم ناجارێت تۆ خۆت کارەکە ئەەکەی پێویستە بە کەسێکە کە وێنەت بگرێت یان ڕەسمت بگرێت وەڵی هەر مناڵەکان زۆرجان مناڵەکان و هاوسەرەکەش مۆبایلەکەم دەستیانەوە شتێکی گەورن دەستیایەوەریە بەم سێپاوەشتانە هیچم نییە هەر ئەوانە بەکاریانە هێنم لە خوا بزێنێ شتەکەش باشە ئەم سادەیی تۆ وای کردووە کە بۆ هەر بۆ کەسانی کە لە بەردەم تایە کۆمەڵی ڤیدیۆکە ئیگوازی تۆ بۆ خەڵک ئەم سادەیە وای کردووە بچێتە دڵی خەڵکەوە بینەرێکی زۆرە هەبێت وەڵی ئیتر ئەویان ئەوەی خۆی ئەبێ بینەرەوە بڕیاروا لەسەر ئەوەی کە بەس فعلەن ڕۆژانە چەندها مەسجی ئاوایەت کە شتەکانم لەخوا بەزێبشتی واقعیە یعنی نە تەمسیلی تایە نە شتێکە مەسەن هەنێ شت هەیە دروستی ئەەکەی هەیە تەنها مەسەن بۆ ڤیۆ ڕاکێشان و بۆ بینە ڕاکێشانە شتەکانی شتەکە لەوانەیە بۆ ئەو واقعە نەبێن بەڵام لەخوا بەزێ بە شتەکانی من هەمووی بەشتی کەرەسەی سەرەتایی بە شتێک کە زۆرجار لە هەموو ماڵەکانە دەسەکەیە هەر تەنان خواردنەکانیش یعنی ئەو خواردنانە زۆرجار ئەەکەم بە ڤیدۆ کەشتی زۆر سەرەتایی پێ بتوانێت بە هەموو کەسێ دابین پێمان وایە ئەگەر خواردنێکی ساتوی تر کەس نابینەمەوە یان کە سێری ناکە شتی وا هەیە ناوەڵا من هەر زۆرجار تەنان وەختا برنجێکی کوردی لێنان برنجێکی کوردی لێنان کردومە بە ڤیدۆ سەر و پەنجاکەی تایبەتیشە یعنی ئەوە شتەکە هەر ئەتیادی شتێکی زۆر سادەیە بەڵام هەنێک کەس هەیە هەنێ خانم هەیە لەوانەیە ئەزمموی کەم بێ لە لێرانەکەیە ئەتیادی ڤیدیۆیەکی باشیشی وەرگرتووە ڤیدۆی ئاوا زۆر بەسیط و سادەش بووە باشەکەم ڤیدیۆز لای خۆ زۆر سەرنجڕاکێش بوو جا من ڤیدیۆکیانم بینی و توکردن بوو بەبێ کارەوە ئەوە لای خۆم سەرنجی زۆر ڕاکێشم جا باسەکەم لەوە کە کامیان دەنگدانەوەی زۆری هەبوو یان خۆت زۆر بەدڵتەوە ڤیدۆیە کە وەکو خۆم من ئەگەر هین بێ لە ڕێی بینەرەوە حەزەکەم بڵێم زیاتر ڤیدۆی پاکردنەوەی قەنەفەکانم زۆر زۆر باش بوو یعنی بینەر زۆر زۆر لێ ڕازی بوو هەبوو هەنێ خانم هەیە مثلا ڤیدۆکانی قەنەفەکانی ئەوڕوا ئەوەنە پیس ئەبێ ئیتر مەجبورە یا بیباتە خەسلەوە گواستنەوەیەکی قورسی ئەبێ بە تووشەوە دوای ئەوە یا ئەبێ ستاف بێنێتە ماڵەوە من کۆمەڵە کەرەسەی سەرەتاییە
بە کۆمەڵ کەرسی سەرایی کە زۆری ماڵەکانە دەسەکەوێت باشترین گیراوم بۆ دروست کردو بە ڤیدۆکەم بۆ داناوە کە لەخوا بەزیێ بەکاردانێکی زۆر باشی هەبوو ڕۆژانە چەندها مەسجیت هەر تەنها ڕستمی قەنەفەکانیان بە بیفۆ ئافتەر ئەنێرم بۆم کە پێشتر ئاوا بۆ قەنەفەکان باشش زۆر زۆر جوانیتە پەیوەندێکی باش لەگەڵ ئەو کەسانی نا سۆشیال میدیا دروستکەی هەنی ئێستا ئەو کۆنتاکتە زۆر گرنگە لەگەڵ خاوەن پەیجەکان یا لەگەڵ بینەر لەگەڵ بینەر و هەم خاوەن پەیجەکان لەگەڵ خاوەن پەیجەکانی شاکۆمەڵ خانمی باش بە سەلیقە و بە ئەزمون کە تەنها من سوودیشم لەوانیش وەرگرتووە هەر بەڕاستی وەکو شەخسی خۆم زۆر باشن لە پەیوەندی زۆر باشم هەیە لەگەڵیانە لەگەڵ بینەریشە بەردەوام ڕۆژانە مەسج هەیە پرسیار هەیە بەردەوام یعنی بە پێی توانە جوابی مەسجیشانەیەمە و کەس بە وەڵام نایهێڵمەوە هیچ شتێکی خۆش ڕوویاوە لە کاتێککە پێجەوە وەڵی شتی خۆش ئەرە وەڵاشت ڕوئەیە بەزەکوی ئێستا لە نمونەیەک شتێکی وا بەو شێوە لە خەیاڵم بێ وەڵی ئێستا لە خەیاڵم نییە نەژەڵا بیرتەکە دوای هەر ببوومان باسێکم لە گوڵەکانەوە کە گوڵی زۆر جوانە بینم لە ناو ماڵەکەتا ئەم هەموو گوڵۆت هەیە شوێنێکی تایبەتی هەیەوەی وەڵی شوێنێکی تایبەت بۆ دروست کرد ئەم ماوەیە ئیتر حەزەکەی با بڕێن سەیری کردنەوە وەڵی من گوڵەکان بەعام حەز لە هەموو جۆرە گوڵەکان ئەەکەم بەڵێ بە تایبەتی فوجیر ڤیدۆیەکیشم هەیە لەسەری بەخێوکردنیشی یەکێک لە ڤیدۆکانم لەسەر بەخێوکردنی ئەم فوجیرەیە کە خەڵک زۆر معجەبێتی ئەوەی تۆ بۆ ئاوا گەورە بێ بۆ ئاو گەشتەکەوەی من بۆ زەرگەرانێکێتە ناوماڵەکە و من خۆم کە هاتی یەکێک لەوانەیە کە زۆر عاشقیمی خۆم فوجیرە کە سێ ناچار نەوەعیم هەیە و وڵی ئەوانیش کاتی باشیان ئەوێ بتێ هەر عینەن مناڵشان پێویستی بە بەخێوکردنە بەڕاستی ئەمانش پێویستیان بە بەخێوکردن و کاتێکی باشیان ئەبێ بۆ تەرخانکەی بە پێی مەجالیش جاجار دەستێکیان ئینجانی تردانە و زۆر تایبەتیشی تایە دانانی شوێنێکی وا لە ماڵە زۆر دیمەنێکی جوانە بەخشێ بە ماڵەکەت وەڵام جارە لێرە قسەکردن زۆر خۆشە لە لای گوڵام زۆر تایبەتە هەم گوڵی جیاوازی جۆراجۆری تایە دیمەنخان باوێنە سەر و پرسیاری کە ڕەنگە بینەرە کەسە دیمەنخان نەناسێ بڵێ من نازان بە دیاریکراوی دیمەنخان ڤیدۆکانی چین ئەو جۆرە ڤیدیۆیانە چیە کە تۆ بڵاوێکیتەوە ڤیدۆکانی من ئەکسەریەتی ئەگەر بیکەم بە سێ بەشەوە بڵێم دوو بەشی پاکردنەوەیە پاکردنەوەیە و بەشتە سروشتیەکانیش زۆر جار دوایەوە ڤیدۆی هەنێرا ڤیدۆی کۆمیدیشمانە بێت تامزەر بۆ بینەر بۆ جەوگۆڕینی بینەر بەڵام ئەوە زۆر کەمە دواتر ڤیدۆی خواردنیشم هەیە و زائیدەن ڤیدۆی گوڵ بە خێوکاری گوڵیشم هەیە هەنێکی ئەو گوڵانەی کە خۆم وەکو ئەوە زانستیانە پێ بڵم تەنها ئەزمموی خۆم لە بەخەوکردنی گوڵەکان چۆن بەخێوەکەم بۆ منە و گوڵە فجرێ کە باسمان کرد ئەڵێن ئەوەی تۆ بۆ ڕنجوانە هەرەوەی کە خۆم ڕۆژانە چۆن بەخێویەکەم بەو شێوەیە بەبینە دێڵم بەو شێوەیە و بە ڤیدۆش گەیاندومە یەک دوو ڤیدۆ لەسەر گوڵەکانم دیمەنخان کەسانێکی زۆرمان هەن لا سۆشیال میدیایە بەڵام کە من ئەو کەسانی کە ناو سۆشیال میدیایە ناوبانکی خۆیان ئەپارێزن یاخود بە شێوازێکی جوان دەرئەکەون تۆ بڕاوچێ لەسەر ئەوە ئایا دەرکەوتن دەبێت چۆن بێت لە سۆشیال میدیایە خۆی هەدەف و ئامانجی خۆت کە هاتریتە ناو سۆشیال میدیا بۆچی بوو بێ ئەوەیە من هەدەفی من تەنها بۆ سوودگەیاندن بۆ بەبینەر یعنی پێویست ناکە خۆم یعنی خۆم دەخۆم کەمترین دەرکەوتنیش هەیە بە زۆر کەم بەڵێ زۆربەی ڤیدۆکانەوە هەر هیچ ڤیدۆکان تەنها فێرکاریەکانە دای ئەنێ من ستۆری ڕۆژانە ناو بەناو جارجار دەرئەکەوم بەڵام تا پێویست نەکە تا بەو شێوەیە زەڕور نەبێ پێویستی بە خۆم نییە چکە بینەر بۆ ئەوە هاتۆتە منی فۆڵۆ کردووە لەبەرەوەی کە ئەو فێرکاریانی کە بەهۆی فێرکاریەوە کە هاتووە بە تەمەنی فێرکاری زیاترە کەواتە من بینینی خۆم بۆ شێوەیە سودی نابێ بۆی هەوڵێم هەر ئەوەی کە بەو هەدەفە هاتووە ئینشەڵا هەر بەو هەدەفەش بمێنێتەوە تایە ئیشاڵڵا هەیە تەرکەوتنە بۆ بەردەوام بن ئینشەڵا دەستخۆش و لێگەن دیمەخان من کە لە ئینستاگرام ماڵەکەتم میلیۆن مەزانی زۆر گەورەیە بەڵام ئێستا کە هاتوومەتە ناو ماڵەکەتەوە هەستەکەم لە مەساحەیەکی کەمە کۆمەڵەشتی جوانە کۆ کردوتەوە ئایا بەڕاستی بوونی ماڵی گەورە تەنها هۆکارە بووی کە ماڵەکە جوان بێ تو چۆن لەم مەساحەکەمەیە توانیتە ئەم دیزاین و ئەم ڕێکخستنە بکەیت
خۆی ڕوبەری ماڵ ئەگەر گەورە بێ مەجای زیاتی بێگومان. تۆ بتوانی شتی جوانتی زیاد بکەی بەڵام ئەشتوانی لە مەساحەیەکی کەمیشە ئەگەر بتەوێت سەلیقەیەکی تیا بەکاربێنی ئەتوانی بە بچووکترین و بە کەمترین ڕوبەریش جوانترین شتەکان پێشکەشی خێزان و خۆتیش و تەنانەت بینەریش بکەیت بەلە من ئەمە ناوی چییە کاکیان 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 بەخێبێتەوە لە مەکتەبەوە زیزگیان دەی بەخێبێتەوە ئەچی خۆ ئیلاکیشەوە نیە تەواو مەکتەب تەواو دەرس خۆش بوو لە باشە ئەزگەم بڕۆ خۆ گۆڕە و ئێسەیان بۆلات شتی بکەێنێ برسیتە لە باش دەفچە خۆ گۆڕە شتەکانی شوکۆ کەرەوە باشە کاتە نیوڕۆنیش ئامادەی و تیاێکم ماڵەکانیانەوە کاتیان بۆ دابنێ بەقیرە ئیسم نام پێوتم دەوام زۆر جارکەی منیەمەوە ئەوانیانەوە من لە ماڵ بوو ینی تر ڕاهاتوون بەس هینی ئەوە کە مختە احتیاتی ئەوەکەم خواردن هەبێت زۆرجار ئێواران وا خواردنەکەم نیوەڕان ئەو ڕژانی لە دەوامم خواردن هەبێ بۆیان بۆی کە هاتنەوە خۆش تان گەسە بە ئاسانی بۆیان ئامادەکەم و گەرمیکەمەوە دیمان خان ئەو بربەستانە چینکە بۆ ئافرەتێک دێتە پێشەوە کاتێک شتێک پێشکەش بکە خود لە بوارێکە بێ دەسجی هەبێ خۆی یەکەم شت یەکەم بربەستی ئافرەت لایەن کۆمەڵایەتەکەیە کە ئافرەت هەنێشت هەیە پێویست ناکە هەبێ پێویست ناکە دەرکەوێ پێویست ناکە یعنی خاوەنی پێیج بێ و خۆی پیشان با و هەرچەند تۆ خۆ پیشاندان بەس ئەتوانی ئەگەر هەدەفێکی ئەوە باشت هەبێت تۆ ئەتوانی سەرڕای ئەوەش کە دەریش بکەوی ئەتوانی ئامانجەکە و هەر بپێکی ئەتوانی سوودی خۆ بگەیەنی بەربەست زۆرە بۆ ئافرەت خۆ یەکێک لە بەرۆستەکانیش هەر نەبوونی مەجالە ئافرەت بەتەکی تۆ زۆر کاتی زیاتر هەیە کاتی پڕتر ئەشتوانین کاتەکانمان دابشکەی خان توانیوێتی ئەم هاوسەرگی ڕابگرێ ئافرەتانی تریشەتوانن وڵا بەتەکیید بە دڵنیاییەوە ئافرەتانی تریش ئەتوانن لەخوا بە زیاد کۆمەڵێکی زۆر باشیش ئافرەت لە ناو سۆشیال میدیا ئێستا کاری باشەکەن کاری جوان پێشکەشەکەن سوودی باش بەبینەرەگەیەنن بەڕاستی من خۆم پێشەوەی پێیژم هەبێ کۆمەڵی ئافرەتم لا بۆ هەر بەڕاستی سوودم لێ وەرگرتووە بەتەکیید ئەتوانێت ئافرەتی ئەوانەی کە هەریەکێ لە بوارێکە ئەتوانێت شارەزایی هەیە زیاتر لە بوارێکە ئەزمموی زیاترە ئەتوانێت لە ڕێی پیجەوە لە ڕێ هەشتێکیەوە بێتوانێت و پەیامی بگەێنن سوود کاتێستا شتەکانی ئامادە کردەوە بەڵە مادەکان حازر کردو نانی بەیانەکەشمان نەخوارد بە ئیسراحەت خۆشە ئەمە ماوادەکانم پێشتر حازرەکەم پێشەوەی دەستکەم بە ڤیدۆکردنەکە کەرستەکانمان حازرە سابوونی هاڕاو پێویستیەکمانە خوێ سۆدا سرکە لەگەڵ شامپۆی فەرش ئەم ئەداواتانش بۆ دەستت لەبەر ئاوەکەمان گەرمەوەی ئەوێ بۆ پاکردنەوەی پەڵی فەرش و قەرەفە دەستکێشەکە زایدەن پەڕۆیەکی وشک و تەڕیشمانەوە و زایدەن شاڵێک ماوادەکان بە قیاس خۆم بە قیاس بە بینەری ئەڵێم بەڵام ئیتر ئاتیادی ئێستا ئاوا تێکەڵیان ئەەکەین ڤیدۆکەم هەر بەو شێوەیە کە موبایلەکەم بە دەستەوەیە و هەموو کەرەستەکانیش لە ماڵەکەی دەست ئەەکەیەوە کەرەسەکان زۆر سادەن بە تایبەتی بینەر کە بەلایەوە سەیرە خانمەکان زۆرجار پرسیارەکەن سابوونی هاڕاو سابوونی هاڕاو هەر سابوونی ئاتیادیە ئەڵە لە بازار هەیە سابوونەکە هەر ئەوەیە کە خۆت بێ لە ڕنا ئەو سابوونێکە لە ماڵەوە بەڵام لە ڕێی ئەیت و توانی گیراوەکەتی پێ دروستکەی بە قیاس هەر وەکو پێم وتی بە قیاس کردومە پێشتر نیو کوپ سابوونەکەیە تێکەڵی ئەەکەین بەڵام زۆرجار تێکەڵی ئەەکەم و دوای ڤیدۆکەم من خۆم دواتر من ئاوا گەرمەکەتری تێکم یارمەتیم بە هیچکەم خۆ زۆر جامناڵەکانی شەر یارمەتی دەرمن لە هەنێ ڤیدۆکانە خوێ سۆدا چنێک ئاوی پێویستە سێ کوب ئاوی گەرمانەوێت نیو پەرداخ هینیشمانەوێت شامپۆی فەرش کە زۆر جار ئەوەش لە ماڵە ئەگەر دەست نەکەوێ هەنێ کەس نیەتی لەو کاتەیە ئامادە نییە ئەتوانێت بە دیلی زاهی قاپشتنەکەیم بۆ داناوە کە ئەتیادی بەڵێ کوپیکەمان ماوە و لەگەڵ نیو کوب سرکەش
لسه خۆش بێ دەستۆش بێت. ئەمەمان ماوە و کۆتاییتەوە باش تا چەند گرنگە کە تۆ دەستکێش بەکاربهێنی بۆ وڵی هەنێ مەواد هەیە ئێستا بۆ نمونە ئەمە خۆمەوادەکان هیچ کامیان زەرمەند نین بۆ شێوەیە بەڵام ئێستا ئاوەکە زۆر گەرمە اینجا بەو گەرمیێش کاریگەری زیاترە تۆ هەر بەو گەرمیە بەکاری بهێنی ئیشی باشترەکە وەکەوەی کە کەم سار بێتەوە پەڵەکان بەو شێوەیە بە گەرمی باشتر لە ئاچێت زۆر باشە کاتە بە تاقی بکەینەوە بۆمە لە شاڵەکە بێنم منە قسەیان کردووە پەڵەکانە بۆ لابە مەس ئێترە بێ ئەوە چاوەڕێکین کەمێک ئەم سابوونە بچێتەوە لە ناو گیراوەکەیە بۆ توانی ئیشی خۆی باشتر بکە ئێستا ئەمە ماشەڵڵا مناڵەکان لەبەرەوەی گوردن ئەرکیان زۆرە سەم قەنەفانە بە تایبەتی بەردەوام من ئەم گیراوەیە زۆر هاوکارم و یارمەتی دەرمە بۆ پاکردنەوە لەم خانوانش دێرەوەتەوەم زۆر باشتر دیگە بوون بۆ ماڵە بۆ پێی هەومان لە ماڵە تووشی ئەم حاڵتانە بینەوە بە تایبەتی ئەم قەنەفەش ڕەنگ ڕۆشنانە سپیەکان زۆر زوو پیسە بن دواتر کە تۆ پەڵەکەت هین کرد بەم گیراوەکە لێیە پێویستە بە پەڕۆیەکی تەڕیش ئەبێ بۆی ئەو کە فۆشتی جوان هەڵبژێ ئەتیادی بە پەڕۆیەکی وشکی کەرەوە تر لێرە بینیمە تەوان پەڵەکە نەماوە بەڕاستی دیارە کاریگەری هەر دەستی چەوری مناڵ یعنی زۆر جار ماوەتەوە من هەر ئاگەم لی نەبووە پەڵەکان یعنی پەڵەی زۆر سادە نییە بڵێ بە هەموو شتێک لێ بێتەوە ئێستا زۆر خانمێ و ئەڵێن مەسەوە شامپۆی فەرش خۆی هەموو شتێک لابە بەس بەڕاستی لانێ هەنێ پەڵە لابە بە هەنێ پەڵێک هەیە ئەوە سەرسەختە و ماوەتەوە و بە شوێنەکەوە بە هەنێ شت بە هەنێ گیراوەی ناو بازار بەڕاستی لێ نابێتەوە ئەم شێوەیە بینیتان پاکی کردەوە دەست خۆش کاتە من ڤیدۆکەی تر بۆستێنم زۆر باشە من دەستخۆشی لێکەم ئێمە تەواو بووین لە ڤیدۆکەمان هیوادارم بەرامی ئەم جارەتان بەدڵ بوو بێت بەخوای گەورە تا لەسپێنی تا بەرنامێکی تر خواتان